هێفی دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکە هەرچەندە تا ئێستا بە شێوەیەکی ڕسمی ئەنجامی پەسەندکراوی کۆتایی هەڵبژاردنەکان ڕانەگەێنراوە، بەڵام لایەنەکان کەوتونەتە گفتوگۆ سەبارەت بە شێوازی پێکهێنانی حکوومەتی داهاتوی عێراق. بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستانیش دید و تێڕوانینی خۆی هەیە لەم بارەیەوە. ئێمە دەمانەوێت بۆ تاوتێکردنی ئەم بابەتە لە هەولێرەوە میوانداری ئازاد جۆڵا کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە. کاگازات بەیانیت باش و سڵاوت لێبێ، سپاس بۆی کامڕۆ لەگەڵمانە ئامادەی بۆ باسکردن لەسەر ئەم تەوەرە. کاگازات ئەگەر بکرێ پرسیاری یەکەم ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن دەڕوانێتە پێکهێنانی حکوومەتی نوێ عێراق بۆ ئەم جارە، چونکە ئەم جارە تا ڕادەیەک جیاوازترە لەگەڵ جارانی پێشووە. سڵاوتان لێبێ، لە ڕاستیدا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا و لە ڕابردوشدا ڕوئیای ڕوون و ئاشکرا بوو بۆ پێکهێنانی حکوومەتە یەک لە دوایەکانی عێراق و بەوەی ئێستاشەوە، بەڵام وەکو بەڕێستان فەرمووتان بەڵێ ئەم بارودۆخی ئێستا جیاوازە لە کابینەکانی پێشووتر لە بارودۆخی پێشوو، بۆیە یەکێتی بە گرنگجیەوە دەڕوانێتە پێکهێنانی کابینەی تازەی حکوومەتی عێراقی. هەر لەم چوارچێوەیەشدا لە چەند ڕۆژە ڕابردوودا وەفدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دیدار و بەسەرکردنەوەی لایەنە سیاسیەکانی عێراقی بۆ ئەوەی ڕوئیای ئەوان بزانێەوە بۆ قسە باسکردن لەسەر پێکهێنانی تازەی حکوومەتی عێراقی. ئەم شاندا ئێستا لە بەغدایە و لە سەردانەکەیاندا چەندین دیداریان ئەنجام داوە لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان و بە تایبەتی و هێزانێکەوە کاریگەریان هەیە لە عێراقدا چ لەسەر ئاستی شەقام چ بە ڕێژەی ئەو کورسی بەدەست هاتوو. بۆیە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوئیای وا بووە چارەسەری کێشەکانی کورد یان هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا پێویستە بە گفتوگۆ و دانیشتن چارەسەر بکرێ و حکوومەتێک پێک بهێندێ ڕێکدانەوەی تەواوی پێکاتەکانی عێراق لەخۆ بگرێ. ئەمەش دیارە بەبێ دانیشتن و گفتوگۆ و سەردان و دیداری یەکتری لە نێوانی حیزبەکان ئەنجام نادرێ. پێشتر وا ڕاگەیەندرا هەوڵەکان وابوون کە هەموو هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەیەکەوە بە وەرەقەیەکی تەفاوزاتەوە بڕۆن بۆ بەغدا و دابنیشن لەگەڵ لایەنە سیاسیەکان. هەرچەندە هێشتان ئەم دەرفەتە ماوە لە چیز نەچووە، بەڵام باشتر بوو لەگەڵ ئەوەی کە ئێستا وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدایە. دیارە 2 ڕۆژ پێشتر وەفدی پارتی دیموکراتی کوردستان سەردانی بەغدای کرد بۆ ئەوانیش دیدار و چاپێکوتنەکانی خۆیان ئەنجام دابوو بۆ ئەوە. دوای ئەوەش یەکێتی نیشتیمانی کوردستان وەفدەکەی نرد. سەرەتا وا ڕاگەیەندراکەوە دەست پێشخەریش کرا لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بە سەردان، بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی هاوسەرۆک و لەسەر ئاستی مەکتەبی سیاسیش ئەوە ڕاگەیەندراکەوە یەکێتی دەخوازێ هەموو هێز و لایەنەکان بە یەک خطابەوە بە یەک گوتاری سیاسیەوە بچن بۆ بەغدا و لەوێدا مفاوەزات و هەوڵی پێکهێنانی حکوومەت بدەن. بەداخەوە ئەوە تا ئێستا ئەنجام نەدراوە، بەڵام ڕوئیای یەکێتی وایە کەوا لە چەند ڕۆژی داهاتوودا دوای ئەوەی تێڕوانینی لایەنە سیاسیەکانی عێراقی وەرگرت لە هەرێمی کوردستاندا سەردانی هەموو لایەنە سیاسیەکان دەکا بۆ ئەوەی هەموو لەسەر بەرنامەیە کۆک بن ئینجا بۆ گفتوگۆ بچنە بەغدا. کاکازات یەکێتی لەم کۆبوونەوانەیە بە تایبەت لەگەڵ لایەنە عێراقیەکان زیاتر سەرنجی لەسەر چییە؟ هەمیشە یەکێتی لە گفتوگۆکانی لەگەڵ لایەنە عێراقیەکان پێداگری لەسەر مافی گەلی کوردستان هەرێمی کوردستان دەکات لە چوارچێوەی دەستور، چونکە ئەو تاکە وەرەقەیە کە ئێمە هەرێمی کوردستان بە بەغدا و دەبەستێتەوە یاخود شیعە و سونە بەیەکەوە دەبەستێتەوە یان کورد بە عەرەبەوە دەبەستێتەوە لە وڵاتێکی پێکاتەی ئاڵۆزی وەکو عێراقدا تاکە هۆکارێک ئەوەیە دەستورەکەیە، ئەنی هیچ شتێکی تر نییە جگە لە دەستور. بۆیە یەکێتی لە ڕابردوشدا و لە ئێستاشدا پێداگری لەسەر مادە دەستوریەکان دەکات بە تایبەت ئەو مادانەی کەوا پەیوەستن بە مافی گەلی هەرێمی کوردستانەوە، چ لە مەسەلەی نەوت، لە مەسەلەی پێشمەرگە، لە مەسەلەی بودجا، لە مەسەلەی مافە دەستوریەکان، مافە نەتەوەییەکان، لە مەسەلەی دیبلۆماسیەت، لە مەسەلەی پێشمەرگە و ناوچە جێناکۆکەکان. هەموو ئەوانە لە دەستوردا هاتووە باسی لێوەکراوە و عێراقیەکان هەموو پێغڕە 185 عێراقیەکان دەنجی بەم دەستورە داوە. بۆیە بۆ ئەوەی بارودۆخی عێراق لەوە زیاتر نەشڵەژێ و لەوە زیاتر پێکەتەکان لێک دوور نەکەونەوە ئێستا کاتی ئەوە هاتووە بەڕاستی
حکوومەتی عراقی بێ ئەم دەستورە جێبەجێ بکە یەکێتی داوای جێبەجێکردنی دەستور دەکا پشتیوانی لە هێز و لایەنێک دەکا کەوا پێ حکوومەت پێک بهێنێ تەنها داوای یەکێتی ئەوەیە دەستور جێبەجێ بکرێت لە چوارچێوەی دەستوریشدا ئەو مافانەی کە لە دەستوردا بۆ گەلی کورد مسۆگەرکراوە ئەم مادانە جێبەجێ بکرێن و بۆ ئەوی ئەم مافانە بەدەست بینین. نیشتیمانی کوردستان دید و تێڕوانینی چۆنە بۆ پێکهێنانی داهاتی حکوومەتی عێراق و هەروەها کارنامەی حکوومەتی داهاتی عێراق چونکە کاگازادەوەی لە ماوەی ڕابردووە یاخود لە جاران یا لە ساڵانی ڕابردوو کە حکوومەت پێک ئەهێندا لە عێراقا وەرەقەیەک هەبوو و پێشکەشەکراوە دواتر لەسەر ئەساسی ئەو وەرەقەیە حکوومەت کارەکانی بەڕێوە برد و بێگومان داخوازەکانی کوردیش لەوێ جێگا ئەکرایەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان تێڕوانینی چییە و چۆن ئەوێ چی جێگە بکاتەوە لە نێو ئەو وەرەقەی داهاتی حکوومەتی عێراقا؟ ئەوەی ئەم جارە گرفتی دروست کردووە لەم پێکێنانی ئەم کابینەی حکوومەتی ئەم جارەیان ئەم دەرەنجامی هەڵبژارنەیەکەوە لایەنە شیعەکان ئێستا بەشێکیان ڕەتی دەکەنەوە واتە ناکۆچێکی قوڵ ئێستا کەوتوتە نێوماڵی شیعی. ئەمە لە ڕابردوودا هەروە بۆ وەکو کەلتورێکی لە هاتووەکەوە پێکێنانی حکوومەت لە عێراقدا شیعەکان پێشی دێن و پەرلەمان لە لای سونەکان و سەرۆکۆمەر لای کووردە. بۆ ئەمە ئێستا گرفتەکە لە نێو ماڵی شیعەیە بۆیە پێویست بەوە دەکات شیعەکان لە نێو خۆیان ڕێک بکەون یەکێتی لە ڕاستیدا ناوێت تەرەفگیری بکە لەگەڵ لایەنێک لە لایەنەکانی نێوماڵی شیعی بۆ ئەوەی بابەتەکە و کێشەکان ئالۆستر بن یەکێتی لەگەڵ ئەوەیە نێوماڵی شیعی خۆیان ڕێک بن و لەسەر کاندیدێک ڕێک بکەون دوای ئەوەی کە شیعەکان کاندیدی خۆیان دیاری کرد و کارنامەی خۆیان بۆ حکمڕانی دیاری کرد ئەو کاتە یەکێتی کارنامەی خۆی هەیە ڕوئای خۆی هەیە بۆ مەسەلەی حکمڕانی لەوێدا ڕەنگە ئەو کاتە زیاتر ورد بنەوە بۆ مەسەلەی بەند بە بەندی ڕێککەوتنی کارنامەی حکوومەت تا ئێستاکە هیچ کارنامەیەک پێشکەش نەکراوە نە لایەنە شیعەکان و نە هیچ لایەنێکی سیاسی ئەوەی کە ئێستا ئەنجام دەدرێت لە نێوان لایەنە سیاسیەکان خوێندنەوەی بیر و بۆچوونی یەکتریە لە مەسەلەی پێکهێنانی حکوومەت لەوێدا یەکێتی نیشتیمانی کوردستان بیر و بۆچوونەکانی خۆی لە ئێستادا دەخاتە ڕوو بۆ لایەنە سیاسی عێراقیەکان و لە بەرامبەریشدا ڕوئیای ئەوانیش وەردەگرێ بۆ ئەوەی لە داهاتوودا ئەو کارنامەیە کە دێتە بوون یەکێتی لەوێدا جێگا بگرێ کە بەرنامەی یەکێتی لە ناو کارنامەی حکوومەتدا جێگا بگرێ و دەیەوێت ئێستا تێبگا ڕوئیای لایەنە سیاسیەکان بۆ پێکهێنانی حکوومەت چییە ئەنجا لەسەر ئەو ئەساسەوە یەکێتی بەرنامەی خۆی دابڕێژێ ئەو بەرنامەی یەکێتیش پێویستە ڕێکدانەوەی هەیە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان بێ هەر بۆ ئەمەش یەکێتی ئەوەی ڕاگەیان لە ڕابردوودا کە سەردانی هەموو هێزوو لایەنە سیاسیەکانی تر دەکەن بۆ ئەوەی یەک وەرەقەی کارنامەیان بەدەستەوە بێ لەگەڵ بەغداد دانیشتن بکەن بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە کێشەی دروست کردووە تاوەکو ئێستاکە ئەوەی شیعەکانن نێوماڵی شیعە زۆر ناکۆکە و بەتایبەت دوای ئەم هێرشانێکە کرا سەر ماڵی مستەفا کازمی و هەڕەشەکانی هەندێک لە لایەنەکان و قبول نەکردین دەرەنجامی هەڵبژارنەکان ئەمە وای کردووە کە بارودۆخەکە زیاتر ئالۆز ببێ نێوماڵی شیعە زیاتر پەرد بووە. ئێستا هەوڵێک هەیە بۆ ئەوەی شیعەکان نزیک بنەوە لە یەکتری و لەسەر کاندیدێک ڕێک بکەون ئەو کاتە ڕەنگە سونەکانیش کارنامەی خۆیان هەیە و لە بەرامبەردا کوردیش بە هەماشێوە کارنامەی خۆی هەیە و تێڕوانینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرنامە و کاری یەکێتی نیشتیمانی کوردستان وجود و بوون و خەبات و تێکۆشان و ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو لە سەردەمی جەنابی مەم جەلال و لە ئێستاشدا بەتایبەت لەم دوایانە کە جەنابی کاقوبات ڕۆڵەشی زۆر گرنگی بینی لە نێوان هەرێم و بەغدا لەسەر کۆی ئەو ناکۆچیانەی کە لە ڕابردوودا هەبوون ئەمانە هەموو وای کردووە پێگەی یەکێتی لە بەغدا و لە لای لایەنە سیاسیەکانی عراقی پێگەیەکی بەهێزە ڕەنگە هەندێک جار ژمارە کورسیەکان بەس نەبن بۆ ئەوەی پێگەی لایەنێک دیاری بکرێت ئێمە ئەگە سیر بکەی هەم وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم وەفدی پارتی دیموکراتی کوردستان کە چوون بۆ بەغدا سەردانی ڕەوتی حکمەیان کردیە ڕەوتی حکمە لە ئێستادا دوو کورسی هەیە بەڵام ڕەوتێکە مێژوێکی دوور و درێژیان هەیە و کاریگەری زۆریان هەیە و خەڵکیشیان زۆرە بەڵام ڕەنگە هۆکاری تربی وای کردبی کە ژمارە کورسیەکانیان کەم بێ بۆیە عنی پێگەی لایەنە سیاسیەکان تەنها بە کورسی ناخوێندرێتەوە بەقەد ئەوەیکەوە بە ڕۆڵ و کاریگەریان و هەم مێژویان و هەم لە ئێستادا و پەیوەندیەکان و مەسەلەی پەیوەندی ئیقلیمیەکانیش لەو بابەتە ڕۆڵ دەبینێ.
باشە کاکازات پلان یەکێتی چێ بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو دۆخی کە ئێستا لە عراقەیەک و خۆت باسێکی بۆ نمونە شیعەکان لە ئێستادا بەهۆی ئەم دۆخی کە ئێستا هەیە بوونەتە چەندبەرەیەک کەواتە یەکێتی چۆن مامەڵە بکە لەگەڵم دۆخە شێواوی بەغداد یاخود عراقدا و وەرەک و خۆشت باست کرد یەکێتی نایەوێت تەڕەفگیری بکات و چۆن باڵانسی پەیوەندیەکانی یەکات لەگەڵ لایەنەکانی عراقدا. هەردوو تەرەفەکەی نێوماڵە شیعە پەیوەندیان لەگەڵ یەکێتی باشە و یەکێتیش پەیوەندی لەگەڵ ئەوان باشە لە ئێستادا یەکێتی لە بەغدا و جوودێکی باشی هەیە هەم وەکو بۆردی پەیوەندیە نیشتیمانیەکان عراقیەکان کە لەوێ ئەندامێکی سەرکردایەتی سەرپەرشتی دەکەوە چەند کادیری بەتوانای تێداوە ڕۆڵ و کاریگەری ئەم پەیوەندیەکان لە بەغدا لە دوای ئەم کۆنگرەوە زۆر کاریگەر بووە و مەڵبەندێکی ڕێخستنمان هەیە لەوێ ئەم مەڵبەندە زۆر کاریگەرە و پەیوەندی ڕێخستنی سیاسی لەگەڵ لایەنەکاندا دروست کردووە بۆیە یەکێتی لەگەڵ لایەنە سیاسەکانی ئەوێندە لەگەڵ هەموو لایەنەکان پەیوەندی باشە و لە ئێستاشدا سەردان و دیدارەکانی لەگەڵ هەمووان کراوەیە و هەندێکیانی کردووە و هەندێکی ماوە ئەنجامی بدا بۆیە یەکێتی نەبوویتە تەرەفگیر لەو کێشەی نێوماڵی شیعەکان ئەوەی داوای یەکێتی ئەوە بووە کە نێوماڵی شیعە ڕێک بن و لەسەر کاندیدێک ڕێک بکەون بۆ ئەوەی یەکێتیش بە ڕۆڵی خۆی هەڵبستێ زیاتر بۆی لە هەرێمی کوردستان و چ لەسەر ئاستی عراقیش یەکێتیش بتوانێت هاوکاریان بێ بۆ ئەوەی عێراق بەگشتی و گەلانی عراق بەگشتی لەم دۆخە چەقبەستوی ئێستا سیاسی و ئالۆزە ڕزگار بکرێ و لە ڕاستیدا گەلانی عراقی شایانی ئەوە نین بەم دۆخەدا تێپەڕن و شایانی ئەوەن خزمەت گوزاری هەبێ شایانی ئەوەن ئەو کەم و کوڕیانی لە ڕابردوودا هەبوو ئێستا پڕ بکرێتەوە و متمانە بگەڕێتەوە بۆ نێوان شەقام و دەسەڵات و متمانە بگەڕێتەوە نێوان لایەنە سیاسیەکان بۆیە یەکێتی لە هەوڵی ئەوەدایە و لە کوردستانیش یەکێتی ئەمەی ڕاگەیاندووە کە سەردانی هەموو لایەنەکان دەکا و باوەشی کرایە و دەرگای کراوەیە بۆ هەموو لایەنەکان بۆ ئەوەی لەستە وەرەقەیەکی سیاسی ڕێک بکەون و سەبارەت بە بەغداش بە هەمان شێوە حتا لەگەڵ لایەنە سونیەکانیش یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندی باشە و لە ئەجندا و بەرنامەی یەکێتیە سەردانی لایەنە سونیەکانیش بکا و هەندێکیانی کردووە بۆ ئەوەی بتوانن بەگشتی بە هەموو پێکاتەکانی عراق بتوانن لەم قۆناغە چەقبەستوی ئێستای عراق گەلانی عراق دەرباز بکرێ و حکوومەتێک پێک بهێنرێ بۆ ئەوەی بەزووترین کات دەست بکە بە خزمەت گوزاری و دەست بکە بە خزمەتی خەڵک کە لە ڕابردوودا محنێتێکی زۆریان چەشتووە گەلانی عراق لەم ڕۆوە. بەڵێ کاگازاد لە ئەمە لەسەر ئاستی عراق لەسەر ئاستی هەرێمی کوردستان بێگومانێکێتی نیشتیمانی کوردستان کاریگەری و ڕۆڵی خۆی هەیە وەکو لایەنێکی سیاسی سەرەکی لە هەرێمی کوردستان یەکێتی چۆن ئێوێ هەنگاو بنێ سەبارەت بە یەکدەنگی و یەکریزی و یەکگوتاری نیشتیمانی بۆ بەغدا و ئەوێت چۆن لەگەڵ لایەنە سیاسەکانی تری هەرێمی کوردستاندا گفتوگۆ بکە بۆی کە بە یەک پاکێج و بە یەک دەنگی بچنە بەغدا و داواکاریەکانی کورد پێشکەش بکەن لە حکوومەتی داهاتوی عێراق. ئەگەر سیر بکەیت لە دوایین کۆبنەوەی مەکتەبی سیاسی بڕیاری مەکتەبی سیاسی ئەوە بووەکەوە سەردانی هەموو لایەنە سیاسیەکان دەکەن ئەوانەی کە کورسیان هەیە و تەنانەت ئەوانەی کورسیشیان نەبووە بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان کە هاوپەیمان بووە لەگەڵ یەکێتی لەم هەڵبژارنەدا لەگەڵەوەی کورسی بەدەست نەهێناوە دوو جار سەردان کراوە یعنی هەم بۆ ئەوەی لە ڕووی سیاسیەوە هەم بۆ مەسەلە پێکەنانی حکوومەت لە بەغدا واتە یەکێتی ڕێزی لە هەموو لایەنەکان گرتووە باوەشی کردوتەوە بۆ هەموو لایەنەکان بۆ ئەوەی بێن بتوانن بەیەکەوە پێداگری لەسەر مافەکانی گەلەکەمان بکەین لە بەغدا لە ئێستادا هەوڵەکان بۆ ئەوەیە بۆ مەسەلە پێکەنانی حکوومەتی عراقە بۆ یەکدەنگی و یەکریزی هەرێمی کوردستانە بۆ بەغدا کاتێکە وەفدی پارتی دیموکراتی کوردستانیش هاتن سەردانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کرد و دانیشتن و دیدارەکە ئەنجامدرا یەک لە داواکاریەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەوە بوو کە هەمومان بەیەکەوە یەکێتی پێشوازی لەم داوای پارتی دیموکراتی کوردستان کرد و لە بەرامبەردا یەکێتیش دووبارە ئەوەی ڕاگەیاندەوە کە ئەوانیش سەردانیان دەکەن و بە دڵنیاییەوە ڕەنگە لە کۆتایی ئەمە ڕوو بدا یعنی هەرێمی کوردستان هەوڵەکان لە ئارادەن هەتا ئەو لایەنانەی کەوا لە ئێستادا ڕایان گەیاندووە کە بەشداری پێکەنانی حکوومەتی عراقی ناکەن لەگەڵ ئەوەشدا یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانیان دەکاوە دیداریان لەگەڵ ئەنجامەدا بۆ نمونە یەکگرتووی ئیسلامی و نەوەی نوێ و کۆمەڵی دادگەری ئەوانە هەر لە ئێستا و ڕایان گەیاندووە کەوان ئۆپۆزیسیۆن دەبن لە حکوومەتی عراقی و بەشداری ناکەن و بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆچوون و ڕوئیای ئەوان گرینگە بۆ هەرێمی کوردستان بۆ یەکڕێزی هەرێمی کوردستان لە بەغدا ئەوان لە کورسیان هەیە
ئەم سێلایەنە بە تایبەتی کورسیان هەیە لەوێ پێویست بەوە دەکات لە مەسەلە نەتەوەی و نیشتیمانیەکان یان لە کارنامەی حکوومەتی عراقی ئەوانیش هەمان تێڕوانین و یەک ڕوئیان هەبی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە کورسیان زیاترە بۆیە ئەوە بەم شێوەیە نێوماڵی کورد ڕێک دەخرێتەوە هەموو لایەنەکان بخوێندرێنەوە و سەردانیان بکرێت یەکێتیش ئەمەی ڕاگەیاندووە یەک لە کارەکانی ئێستا یەکێتیکەوە دەستی پێکردووە ئەمەیە ئەوەی کە ئێستا وەفدەکە لە بەغدایە ئەوەیان زیاتر بۆ لایەنە عەرەبیەکان و بە تایبەتی لایەنە شیعیەکانە لە هەرێمی کوردستان هەمان شت مەکتەبی سیاسی و لێژنە پێکدێنی و لە ئێستادا خەریکی ئەوەنکەوە دیدارەکان ئەنجام بدەن و مەوعیدی دیدارەکان ئەنجام بدەن و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگای وەفدێکەوە لە چوارچێوەی هەرێمی کوردستاندا سەردان و دیدارەکانی بۆ ئەم مەبەستە ئەنجامەدە لە داهاتوودا. بەڵێ ئازاد جۆڵا کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس دەکەین کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵماندا. سپاس بۆ ئامادەبوونی چەنابەت ماندوومان کردی.